از قال میوان خود زیادتر سرفی مجاری راستن برز قاید عاصی شارزاد بواری بخیف کرنا ماسیان لاستودیا کرکوکی با کراس راز قال می برز قاید ام کاتت هم باش بگشتی با پرسیاری که بلیم گشتی دست پی بکم ام تکدانی ام حوزانه تا چند کاریگری لسر سامانی ماسیده بتن لسنوری کرکوک بەڵێ وەڵایی سەرەتا زۆر سوپاسی کەناڵەکەتان دەکەین تەئسیرێکی زۆر سلبیە بێ لەسەر سامانی ماسی لەسەر ئاستی قەزای داقۆق و زەرورزیانێکی زۆرە گەینێ بە خاوەن پرۆژەکانی ماسی لە سنوورەکە کە ڕەنگە دەیان ملیار دینار بێ. بەڵێ بەدیدی ئێوە بڵێن ئەم تێکدانی ئەم حەوزانە کاریگەری لەسەر نرخی ماسیش دەبێتن لەو سنوورە یعنی پێت وایە نرخی ماسیش گران بێتن؟ ئێستاکە نرخی ماسی 5,000 بەڵام کاتێ حەوزەکانی ئێمە نەمێنێت لە سنوورەکە ڕەنگە نرخی ماسی بۆ 1 کیلۆ 3 هێندەی ئێستا بێ. و ئەو کاتە عێراق زەرێکی زۆرەکە ئێستاکە ئێمە خاوەن پرۆژەی ماسیەکان ئەو پارەیە لە ناوخۆی عێراق دەوەرانەکات بەڵام کاتی ئێمە ماسیمان نەبێت و ماسی لە عێراق نەمێنێ عێراق ئەو کاتە ناچارە ماسیەکی هاوردە بێنێ ئەو کاتە پارەکانی عێراق ئەچێتە دەرەوە و هیچ لە عێراقیەکان سوادە لەم پارەیە ناکەن تەنها وڵاتانی دەرەوە سواداکەن. زۆر کەس کە گوێمان لێ دەبوو ئەم بابەتە دەیان گوت ئەمە شتێکە بەس لەبەر ئەوەی ئەم ناوچەیەکی کوردیە دانەوێت زیان یان زەرەر بەر بەخێوکەرانی ماسی یان بڵێن خاوەنی حەوزەکانی ماسی لەو سنوورە بگەێنێت. بەڕێستانەوەکو شارەزایەکی بواری بەخێوکردنی ماسی جارێ ئەمە بەخێوکردنی ماسی یان ئەو حەوزانەی ماسی کێشەیان هەیە یان نە و پێت وایە ئەم کێشە بەس لە کەرکووک هەیە لە ناوچەکان دیکەی عێراق نییە؟ وەڵای خۆی ئەتوانین بڵین بە عەکسەوەیە کێشە لە جنوب هەیە لە بەغا هەیە بەڵام کێشە لای ئێمە نییە ئێمە چی تاوانێکمان هەیە باجی جنوب بدەین یعنی لەوێ ئاو نییە ئەوە عێراق ئەتوانێت لەگەڵ تورکیا لەگەڵ وڵاتانی تر باسی ئەو کێشانە بکات ئێمە ئەگەر حەوزەکانمان بڕۆخیان نەڕۆخیە هیچ ئیسفادێ ناکات جنوبیان بەغا یعنی بەس ئێمە زەرەرەکەین و هاوڵاتیان زەرەرەکەن کاتێ ماسی ئەکڕن بۆ نمونە کیلۆی بە 30,000 ئێستا لە بازار ئەیکڕن بە 7,000 کاتێ ماسی نەمێنێ ماسی لە دەرەوە بێت ئەو کاتە نرخەکەی بەرزەوابێ بۆ ڕەنگە بۆ کیلۆی بۆ 25,000 ینی ئەو کاتە نەک بەس ئێمە زەرمەند دەبین خەڵکیش بە گرانی کڕ ینی هاوڵاتیان ئێتر ناتوانن ماسی بکڕن بە ئاسانی ئێستاکە هەموو چین تۆژەکان ینی کاسبکار کریەکار مامۆستا فەقیر دەوڵەمەند ئەتوانێ ماسی بخوات بەڵام ئەو کاتە کە ماسی نەبێ گران بێ ینی باوەڕ ناکەم کریەکار بتوانێت یان هەموو چین و تۆژەکان بتوانن کیلۆی ماسی بە گران بکڕن ئێستا سعرەکەی زۆر مناسبە بۆ فەقیر بۆ هەموو شتێک یعنی ئەگەر هەندێک وازەحتر بزانین کێشەی بڵێن عێراق یان وەزارەتی فیدراڵ بڵێن لەگەڵ ئێوە چی بوو یعنی کێشە نەدانی باجە کێشە کۆڵەتی ماسیەکانە چۆنیەتی بەخێوکردنە یان سیستەمی حەوزەکانە کێشەی ڕئیسیان چی بووە و پێشتر ڕێنماییان بۆ ئێوە ناردووە کە جێبەجێ بکەن و جێبەجێتان نەکردبێ یان نە؟ نەخێر کوواڵەتی ماسیەکە نییە ئەتوانین بڵێن ئێمە باشترین ماسیمان هەیە باشترین براندە ماسی داقۆق باشترین براندی ماسیە لە عێراق ڕەنگە لە وڵاتانی درهاوسێش نەبێت کێشە لە ماسیەکە نییە کێشە لە حەوزەکانیش نییە ئەوان ینی حکوومەتی کێشە لە چییە؟ عێراق حکوومەتی عێراق کێشە لەوەیە کە حکوومەت بڕیارەکەی دەرکردو ینی ئێمە هیچ کێشەیەکمان بەس حکوومەت لە فراغێکەوە بڕیارێک نادات حتمما کێشەیەکی سەرەکی هەیە دەوێت بیدات ئەگەر نا ئەوە کێشەیەکە 100% دژی کوردە ئەگەر وابێت ئەگەر هیچ کێشەیەکی وای نەبێتن ینی وەڵای ئێمە حتا ئێستا ناتوانین ینی هەر لە خۆمانەوە بڵین کێشەکە کوردە یان غێرە کورد نییە لەبەرەوەی ئەو قسەیە نەختێ ناوێت بیکەین بەڵام
لەبەرەوەی قەرارەکەی حکوومەتی عراق سەرتاسەری عراق ئەگرێتەوە، یعنی لە جنوبیش دەستیان پێی کردووە لە تارمیا لە لای ئێمەش دەستیان پێ کردووە ئەمڕۆ. باز دەکرا کە کێشەکە کێشەی ئاوی ژێرزەویە کە لەوێ بەکاردەهێنرێتن زەوی زیادە ڕوویە تەمان ئاوی ژێرزەوی کە دەڵێن کەم بوویتەوە لەو ناوچەیە هۆکارەکە بزەبت ئەوەیە یعنی کە کێشەی ئاو دروست بووە زەویەکان زیادە ڕۆینە نەوەڵا کێشەی ئاو لای ئێمە هەتاکو ئێستاکە نییە، هەتاکو ئەم دقەیە هیچ کێشەی ئاومان نییە، ئاوەکانمان ئێمە 20 مەتر ئاو دەرێنین، ینی ئاو لای ئێمە بەرزە نزم نییە، ینی لە شوێن دیکە بە 600 مەتریش ئاو ناتوانین دەربێنین، لای ئێمە بە 20 مەتر بە 25 مەتر ئاومان هەیە، کێشەی ئاومان نییە، بەڵام ڕەنگە کێشەی ئاو لە جنوب بەبێ بۆیە ئێمە یانیش هەروەکو جنوب حساب کردووە. ئەگەر بڵێن بە نزیکەی بەرهەمی ئەو هەموو حوزانەی کە بڕیارەت تاو کوتایی ساڵ تێک بدرێن مانگانەیان ساڵانە چەند تۆنە؟ ئێمە ئەتوانین بڵێین ڕۆژانە چەند تقریبان ئێستاکە ڕۆژانە داقوق 80 تەن ماسی بەرهەمێنێ، ینی بەشی هەموو عێراقەکات. زۆر باشە. بە هیوای ئەوەی کە لە کاتێکی گونجاودا ئەم کێشەیە چارەسەر بکرێتن زەرەر و زیانی ئێوە لەوەی هەیە زیاتر نەبێتن ئەم کێشەیە بە پێڕێنمایی بەیان بار شتێکی تر بێتن چارەسەر بێتن. سوپاس بەڕێز قایت عاسی شارەزا لە بواری بەخێوکردنی ماسی لە ستودیۆی کەرکووکەوە لەگەڵمان بوو. سوپاس.